باسی ئازارەکانی شان و ملەکەین بزانین هۆکارەکانی چییە بۆچی وردە وردە لە زیادبوونە بۆ مەبەستە میوانداری بەڕێز دکتۆر شۆڕش ئەحمەدمان کردووە کە پسپۆڕی نەخۆشیەکانی جونگە و ڕوماتیزمە. دکتۆر بەخێر بێ بەیانی باش. زۆر سپاس بەیانی باش دکتۆر. ئازاری شان و مل بەراورد بە ساڵانی ڕابردوو هەستەکەی لە زیادبوونە بێ بە پێوەی کە بە ڕێزە چارەخوازانە بینی؟ بەڵێ طبعا لە کۆنە لە پێشترە توانین بڵێن ئازاری شان و مل زیاتر پێوترا ئەیجین پرۆسس یعنی ئازاری بەتەمەنەکان بوو یعنی ئێمە باو باپیرانمان ئەڵێن دوای 50 ساڵی و 6 ساڵی هەستمان کردو شان و ملمانی شێت و ئەوە نییە لەشمان قورسە بێت وانە بەس بەڕاستی بەداخەوە لە ڕۆژگاری ئەمڕۆیە ئەبینی لە تەمەنێکی گەنجترەوە تووشی ئەم نەخۆشیە ئەبن خۆی بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن ئازاری شان و مل ئەوەی کە لەناو خەڵکا پێوترێ سوانی جونگەیان سەوەفان وەکو پێشتر باسمان کرد لە دوای 50 ساڵی و تووشەوە بەس ئێستا بینین لە گەنجەکانمانە حتا توانین بڵێن لە مێرمنداڵەکانیشا دروست بووە ئەمیش هۆکارێکی چییە هۆکارەکەی ئەوەیە کە بەداخەوە یەکەم کەمزوڵەی دووەم لۆدێکی یان با بڵێنکی فشارێکی کەمی بەردەوام لەسەر جونگەکانمانەیە فشارێکی کەمی بەردەوام چییە بۆ نمونە ئاسانترین شت بەکارهێنانی ئەو ئایپادەی لە هیچ جەنابوو یان مۆبایل یان شتەکانی ترە ئەمەوێ بمبورە لێرە داڕادەگرم ئەمە بە بینەرانی خۆشەویست بووم لە ڕێگەم ئایپادەوە لە پێیجی فەرمی کورسات ئێوە ئێستا ڕاستە خۆ بینەری بەنامەکەن ئەتوان لە کۆمنت پرسیارەکانتانمان بۆ بنووسن لەسەر ئازاری جونگە و شان و مل بە تایبەت و من ژۆڵامی پێویستان بۆ ڕێگرم. دکتۆر بێگومانێکێ لە گرفتەکان بەکارهێنانی مۆبایل یاخود هەر شاشێکی دیکەیە کە بەردەوام بەدەستمانەوەیە چیتر؟ طبعا ئەم ئێستا زاراوەکی زانستی هاتۆتە ناوە کە پێوتێ ئۆفیس سندرۆم یعنی ئەو نیشانانە یان ئەو کۆمەڵە نەخۆشیی کە لە ئەنجامی بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکانە دروستە بێ ئیتر ئامێرە ئەلکترۆنیا ئایپادی دەستی جەناب بێ مۆبایلێک بێ شاشەیەک بێ هەر شتێکی تر بێ کەسێک لە ماوەی 24 ساعاتە لە 7 ساعات زیاتر لە 7 ساعات زیاتر بەرامبەر شاشەیەکی وادا بنیشێت معرەزە بۆ ئەوەی یان با بڵێن چی هینێکی زۆر هەیە کە تووشی ئازاری شانۆمل بیان تووشی ئەو نەخۆشیە بێ کە پێوتێ ئۆفیس سندرۆم. باش کەواتە بەڕێز زانی بەشێکی زۆری کارەکان ئێمەمانان وەکو پزیشک و خەڵکی دیکەش ئەشێ لەسەر کورسیەک و لە ئۆفیسێک کابێت چی بکەین بۆ ئەم ئازارە کەم بکەینەوە ئایا لەگەڵ وەرزشکردنین وەکو بەشێک لە ژیان یاخود ناتەنا هەستانەوە تۆزێک جوڵە لە ئۆفیسا طبعا وەکو مەسەلەی کوردیە لە کە ڕیشات ئەبێشانی بۆڵگیری ئێمەش کە ئیشەکەمان ئەوە بێ یان زۆر خۆشەویستی کە هەیە بەڵام بۆ کلینیک ئەڵەیە کاکتۆر من ناتوانم وازدە ئیشەکەم بێن چونکە معیشەتی ڕۆژانەی خۆم لەسەر ئەوەیە کەواتە ئێمە ئەبێ بە دوای چارەسەرا بگەڕین چارەسەر لەو بۆ ئەم حاڵەتە چییە بەڕاستی چەند شتێکی ئاسانە یەکەم هەموو نیو سەعات جارێک بتوانی لە شوێنەکەی خۆتە هەستی ژوورەکە مەسەلەن تۆ لە ژوورێکا دانیشتویت هەستی دقەیەک 2 دقە خۆت مەشغوڵەکەی یعنی بە پێوە یعنی لە دانیشتنەکەەوە لە پۆزیشنی دانیشتنەوە بچیتە سەر ڕۆشتن ئەمە یەک دوو هەموو 2 سەعات جارێ ئەوەی کە پێوتێ با بڵێن وەرزشکردنی سترێچین یعنی درێژکردنی ماسوولەکە مەسەڵە قۆڵت ئەوەی کە پێ لە خۆمە کێشمەوە یعنی قۆڵی درێژکە مەسەلەن پشتی ئەمانە هۆکارێک ئەبن بۆ ئەوەی کە ماسوولەکان بەردەوام لە حاڵەتی یعنی وەکو بڵێن ریلاکسیشنی وەرگرن ئیستراحەتی وەرگرن ئەمەش هۆکارێکە بێ بۆ ئەوەی کە کەسەکە کەمتر تووشی ئەو حاڵەتانە بێت. لەسەر قسەکەی بەڕێزت لەو برادەرانەمان ئەم ڕێنمایی بەڕاستی جێبەجێ کرد و تی هەر چارێک 20 دقەی لە کاتی کۆبوونەوە هەڵەسام و چمە لای پەنجەرەکە تی دوای برادران پێ کاکە تۆ دوژمناری و تومەنە وەڵا بەسەمە دکتۆر پێویستمە بێ ئەوە بکەم. ئەوە یعنی تۆ بتەوێت ئەگەر خۆت بپارێزیت لە هەنێ علامەت و لە هەنێ نەخۆشی پێویستە هەنێ ڕێکار هەیە بیکە کە هەنێجار لەوە چێ خۆشی پێ خۆش نبێ یعنی هیچ کەسێ پێی خۆش نییە هەموو نیو سەعات جارێک هەستێت 2 دقە لە ژوورەکە خۆی مەشغوڵکە بێت و بچێت وانە بەس ئەمە ئەو کارێکە بۆ ئەوەی کە ماسوولەکان و کووتم ریلاکسیشن وەرەگرن ئیستراحەتەکەن و بۆچی ئەگەر تۆ لەو پۆزیشنە بمێنیتەوە بۆ ماوەی چەند سەعاتێکی زۆر ماسوولەکان بە مروری زەمن تووشی کەشەنگبوون بوون یعنی لۆدێکی زۆری لەسەر ئەم ماسوولکە اینجا ئەم کردارە ڕۆژانە بەردەوامە بێتەوە دوای ئەوە وەکو باسمان کرد ئەو جونگانەی کە لە بڕبڕەکانی ملا هەیە کە پێوتێ فاست جۆین یعنی ئەو جونگانە ئیشان چی ئیشانەوەی کە جوڵەی ملەکەن ئەم لۆدەی کە ئێمە باسمان کرد بۆ ماوەیەکی زۆر ڕۆژانە تۆ هەموو ڕۆژی 7 ساعت 8 ساعت لەسەر لاپتۆپێک لەسەر مەسەلەن کۆمپیوتەرێکی ئەبێتە بۆ ئەوەی چی کە جونگەکان تووشی سوانە بن تووشی داخورانە بن لە ئەنجامی ئەمەشە کەسەکە تووشی سەوفانە بێ سەوفانیش علامەتەکانی چییە؟ ئازارە ئەوسانە ڕقبوونی ملە ئەمانەیە. باشە وەکو بەڵێنمان بە بینەران نابوو کە پرسیارەکانیان بخوێنینەوە فقراتی 1 تا 4 ئازاری هەبێت هۆکارەکەی چییە؟
ئەخر ئەومە بەستی فەقەراتی مل بێت خۆی زۆربەی جوڵەکانی فەقەراتی مل بەڕاستی فەقەرەی مل بڕبڕەکانی مل لە فەقەرەی 4 و 5 و 6 ئەوانە ئابێت کەمتر لە فەقەرەیەکە ئەبێ فەقەرەیەک چونکە نووساوە بە کاسەی سەرەوە پێوتی ئەتلس ڤەرتیبری ئەوە هین نییە. باشە شان و ملیێشە پەیوەندی بە سەرێشەوە هەیە ئەو یەکێک لە نیشانەکانی ئەو حاڵەتی کە باسمان کرد ئۆفیس سندرم یعنی ئەتوانین بڵین پێی بڵین نەخۆشی دانیشتن لە بەرامبەر شاشە ئەلکترۆنیەکانە نازانم یعنی ئەوەیەکی دانیشتن لە ئۆفیسێک بەڵێ ئۆفیسە کابرا لە نووسنگەیەکشا زۆر دابنیشێ لە نووسنگەیەکی بەزە لە خانوکردن و هینیشا زۆر دابنیشێ بەڵێ کۆمەڵی نیشانەیە بۆیە پێڵێن ئێمە سندرم یعنی نەخۆشیشی دیاریکراو نییە کۆنیشانەی کۆمەڵی نەخۆشیە بۆ نمونە کەسەکە سەریەشێ دوو لە ئەنجامی ئەوەی کە کەسەکە بۆ ماوەیەکی زۆر بەرامبەر شاشە دانیشتووە چای وشکە بێتەوە دوایی تووشی خەوزڕان یان کەم خەوی ئەبێ دوای ماسوولکەکانی شانۆمەلی ڕقەبن هەنێ جار وەکو باسمان کرد لە مەرحەلەیەکی زۆر پێشکەوتووە ئەبێ بەچی ئەبێ بە فەقەراتی مل ئەبێ بە سوانی جونگەکانی مل و کەسەکە تووشی دەستسەڕبوون و بەهێزبوونی دەست و ئەمانەش هەبێ. باشە دکتۆر پرسیارێکترا تۆڵێ خۆ هەنێک کەس ئەو ئامێرانەش بەکار ناهێنێت. بەڵێ مەبەستەوەی ئامێرە ئەلکترۆنیەکان و لەسەر کۆمپیوتەریش نییە هەر تووشی ئازاری شان و ملە بێت. هۆکاری ترمان هەیە. بەڵێ هۆکاریکەمانی وەکو پێشتر باسمان کرد هۆکاری تەمەن. هۆکاری تەمەنی شەکە لە هۆکارەکان هۆکار مەسەڵەن کابرا تووشی حادیسێکی سیارە بووە ئەوانش بڵێ هەموو وەکو پێشتر باسم کرد هەموو لۆدێکی بەردەوام ئەگەر کەمیش بێ ئەبێتە هۆی حاڵەتە بۆ نمونە ئەوانەی کە خەیاتن زۆر سەردا ئەنەوێنن ڕۆژانە 6 ساعت من نەخۆشیە لە دکتۆر ڕۆژی وایە 10 ساعت من لەسەر مەکینە ئەمانش معرەزن تووشی ئەو حاڵەتە ببن. بۆچی بەڕوونی بە بینەران نەڵێن پێویست نییە وەرزشکەن ڕۆژی نیو کاتژمێرە جوڵەیەکی باش ڕاکردنیە جوڵەیەکی شان طبعا ئەوە وەرزشکردن نەک بۆ ئەم حاڵەتە بۆ هەموو جستەی مرۆڤ بەس لە هەمووی مهمتر ئەوەیە وەکو باس من کرد پێشتر لە کاتی ئیشەکەتە چ خەیات بیت چ شت بچنی چ بەرامبەر شاشێک دابنیشی ئەو ڕفلەکسانەتە بێ ئەو کردارە بەسیتانە هەبێ مەسەلەن هەموو نیو سەعات هەستیت هەموو 2 ساعت جارێک خۆ بکشێنی یعنی خۆت ماسوولکەکانی گیانت درێژکەیتەوە خۆمە کێشمەوە خۆ بکێشیتەوە ئەمانە ڕێگر ئەوێ لەوەی کە تووشی ئەو حاڵەتە بی و بۆ زانیاری جاناویشتن یانی شەرت نییە هەر کەسێک بەرامبەر شاشە دانیشت تووشی ئەو حاڵەتە بێ بەپی تازەترین توێژینەوە دەرکەوتووە کە تەنها سایە 6 بۆ هەفتەی ئەو کەسانەی کە بەرامبەر شاشە دانیشتون تووشی ئەم حاڵەتە ئەبێ. باشە پرسیاری بینەران زۆر هاتوو بێگومان ڤیتامین دی پەیوەندێکی زۆری بە ئازارەوە هەیە خود مەرز نییە. بەڵێ ئەو هۆکارێکی تر پرسیارێکی جوان بوو هۆکارێکی تر بەڵێ لەوانەی ئەو کەسانی بۆچی مەسەلەن تۆ لەگەڵ برادەرەکەتە هەردووکتان وەکو یەک لە فەرمانگەیەکان هەردووکتان بەرامبەر شاشە دانیشتون هەردووکتان وەکو یەک ئیشەکەن ئەو توش دەبێت تۆ توش ناوی کۆمەڵی هۆکارێکی لە هۆکارەکانەوەی کە جەناب باسی کرد وەرزشکردن دوو هۆکاری کەمی ڤیتامینەکانە بە تایبەتی ڤیتامین دی و ئێستا دەرکەوتو ئەوانەی کە کەمی ئاسنیان هەیە زیاتر معارەزە بن کەمی ڤایتامین B12 ئەمانش هەمی هۆکارن بۆ ئەوەی کە کەسەکە تووشین دەرەکەوێت بەڵێ ئەبێ ئەو حەسانە بکات. دکتۆر کەسێک گەڵە من زۆر دکتۆرم کرد و ئازاری لای شانی چەپم بەس لای شانی چەپم ئازاری هەبووە ئەڵێ و ئازاری هێشتا هەر ماوەتەوە ئێستا لای قاچی چەپیشم ئازاری بۆ هاتووە ئەمە هەستەکەی پەیوەندیان بێکەوە یاخود دوشتی جیان واللهی تەسەوەڕەکەم و دوشتی جیاواز بن چونکە زۆر کات هەیە کەسەکە تووشی فەقەراتی مل و فەقەراتی پشتیشە بێت یعنی لەوەچی ئەو حاڵەتێکی وا بێت بەڕاستی. باش پرسیارێکتر وابزانم هەرباسی سەرێشەیە لە ئازار لە پشتی سەرا پەیوەندی بە ئازاری شانملەوە هەیە حاڵەتێکە پێوتێ سێرڤایکۆجێنێک هێدی یعنی ئازاری سەریەشە بەهۆی هۆکاری نەخۆشیە یان با بڵین فەقەراتی ملەوە بێت. بەڵێ یەکێ لە پرسیارەکانی تر باز لە ئازاری دەستی چەپێکە لە دکتۆر پێوتم سەوفان لە دەستی شاڕوایەت نه ئەو ئازارەی کە لە دەستە ئەبێت پێوتێ ڕفێرت بین یعنی ئازاری گوازراوە بۆ نمونە تۆ مشکلەکە لە ملتایە بەڵام ئازارەکە لە دەست هەست پێگەی یعنی زۆر جان نەخۆشیە بۆ کلینیک بۆ لە ئێمە ئەڵێ دکتۆر من دەستم سڕە بێت و بۆ چیە شایع ملم بۆگری بەس هۆکارەکە کوێ هۆکارەکە ملە بۆیە کەسەکە تووشی کەمێزی با بڵێن دەست سەربوون مێرولەکردنی پەنجەکانی بێت. باش کەواتە پرسیار لە دوای ئەویش هاتووە بینەرێکی ترمانە ئەڵێ ئازاری شان و ملم هەیە و دەستیشم پێوەیەشێ هەر عینەشتە یعنی هۆکارەکە زۆربەی کات هۆکاری با بڵێن ملە یعنی هۆکاری بڕبڕی ملە نەخۆشیەکانی بڕبڕی ملە. بینەرێکمانەڵێ من یاریزانیشم بەڵام زۆر سەرمێشێت
مەرجە ئەوەی نەخێر ئەوەی کە سەریەشە بوو مەرج نییە ئەو کارەکەی بەس بەڵێن بەربڕێ پشت بێچکەوەکو و جەنابی شەزانی ئەو کاری سەریەشە زۆر یعنی مەسەلەن فشاری خوێن ئەگەر بەرز بێ نزم بێ کەم خوێنی مەسەلەن التیاباتی جووبەکان ئەمە ئەوانە بنە هۆی سەریەشە یعنی کەم توانای بینینەوەی کە چاویان کەزە ئەمانە هەموو هۆکاری سەریەشە دروستەکە بەزیشە لە هۆکارەکان ئەوەی کە پەیوەندی بە بابەتەکە ئێمە هەیە بەڵێ بڕبڕێک مل نەخۆشی فقراتی ملە بێتەوەی سەریەشە باشە دکتۆر بە بەرەو چارەسەرەکان بڕۆین بەڵام ئەگەر پێم بڵیت ئازاری شان و مل لە چنێکە ئەتوانین خۆمان دەستکەین بە جوڵە دەستکەین بە وەرزش لەکە سەردانی پزیشک کەین ئەگەر ئازارەکە تون بوو بەڵێ طبعاً حەزەکەم شتێک باسکەم ینی ئازاری شان و مل و ئازاری پشت بە دووەم باوترین نەخۆشیدا ئەندێ لە دوای هەڵامەتەوە یعنی ئەوەندە زۆرە بەڵێ ینی هەموو کەسێک چۆن تووشی هەڵامەتە بێ ئاوا تووشی ئازاری شان و مل و فقراتی بڵێن ئازاری مل و ئازاری پشتیشە بێ یعنی شتێکی ترسناگرین بەڕاستی باشترین شت ئەوەیە کە ڕێ لێ بگرین بەچی بە وەرزشکردن ئەو شتانی کە باسمان کرد ئەگەر حاڵەتەکە بەردەوام بوو یعنی کەسەکە لە دوای مانگێک ئازارەکەی هەر نەڕۆشت یانە علاماتانی کە باسمان کرد مەسەلەن دەستی سڕ بوو لەگەڵیان مێرولەی کرد هەستی کرد قوتی دەستی کەمە بێتەوە باشترە سەردانی پزیشک بکە ئەو کاتە پزیشکەکە دوای ئەوەی کە مێژووی نەخۆشەکە لە نەخۆشیەکە وەرەگرێت لە نەخۆشەکە و چەند فەحسێکی سەریری هەیە بۆی دەکا ئەو کاتە دەرەکەوێت کە چ پشکنینیشی بۆ بکە دوای ئەوەی کە پشکنیەکان گەڕایەوە بە نەخۆشەکە ئەڵێ ئاەت و ئەمە بەس تەشەنجێکی بەسیتە هەیە یعنی کەشەنبوونیشی ئاسایی هەیە یاخود با بڵێن سوانێکی بڕەکانی ملە هەیە یان دوور بێ زەخت لەسەر دەمارەکانی ملە دروست بوو ئەو کاتە پێویستە بە شتی تری بۆ بکرێت باشە دکتۆر با بێنە سەرەوەی کە پرسیارەگاتوەڵە دەستی چەپم سڕە بێ لە خەوە ئەوەش هەر پەیوەندی بە بڕبڕەکانی پشت و ملەوە ئەو سەردانی پزیشکیەوێت بەڵێ لەو کاتەیە باشترە وەکو پێش باستم کرد باشترە سەردانی پزیشک بکە دەربارەی سەرمابوون ئەمە پرسیار بکەم ئەوەی کە پێوترێت تەشەنوچ هەوای سارد دەبێتەوەی ئازار بەڵێ هەوای سارد ئەگەر مەسەلەن لە کەسێکی ساخە لە کەسێکی ساغا ئەتوانین بڵێن بۆ ماوەیەکی زۆر کاتی یان ڕۆژێک بۆ دوو ڕۆژ کەسەکە ماسوولکەکانی ڕقەبێ وەکو هەموو شتێکی تر ئەمە شتێکی ئاسایی و دوای بەڵێ زانستیە دوای ئەتوانین بە مەساجیان بە شتێکی بەسیت بە چەند پارچە حەپێکی ئازارشکێنی کەم هینێ بێت ئەوانەی ڕۆماتیزمیان ئەوانەی ڕۆماتیزمان هەیە نەخێر بە شێوەیەکی گشتێت توانین بڵێن ئەبێ بە بەردەوامی خۆیان لە سەرما و لە تەڕی بپارێزن باش پرسیارەگاتوڵە بڕبڕی سێ و چواری ملم لە یەک نزیک بۆتەوە و لە کاتی خەوە ئازارم هەیە ئەمە بە وەرزش چارە ئەکرێ یاخود نەشتەرگەری ئەوە خۆی ئەوە وەکو پێشتر باسم پێویستە یعنی پشکنینی ئێمارای بۆ بکرێت کە پشکنین ئێمارای بۆ کرا ئێمە گریدمان هەیە با بڵین پلەمان هەیە لە بەندیمان هەیە ئەگەر پلەی سەرەتایی بێ بەڵێ بە چارەسەری سروشتی و بە عیلاج چاکە بێ ئەگەر پلەی مامناوەند بێ ئەوە تا حدێک بە نەخۆشەکە ئەڵێن يعني لصاع 50 احتمال استفاده لعلاج كان كي اگر بلاي سهم بيت براستي بلا زورتون دكي بي باشتر يكسر نشته قريب كات باش بس اوشي كرو بتشلا شاب خوت بو ازاره وكله بربري سيو شواريا هي والله استن بسر لا كاريغري هي كاريغري او لايك ازاري وسرمونيا باشتر بلاكي تراب خوت باش دکتۆر جۆری خواردنەکان تا چەند کاریگەری هەیە لەسەر ئازاری شان و جۆری خواردنەکان ئەتوانین بە شێوەیەکی گشتی ئەو خواردن و خواردەمەنیانەیە کە بۆ ئێسک باشن ئەتوانین بڵێن بە شێوەیەکی گشتی بۆ ئازاری ملیش باشن بەڵام ئەو خواردەمەنیانەیە کە بە شێوەیەکی گشتی بۆ ئێسک خراپن وەکو مەسەلەن خواردەمەنی گازیەکان و بپسی و ئەوشتانە ئەوانە بە شێوەیەکی گشتی چۆن بۆ ئێسک خراپن بۆ بڕبڕەکانی ملیش خراپن چونکە بیرمان نەچێت بڕبڕەکان چین ئێسکن باش يعني کۆڵەکەی مل چییە ئێسکە اینجا دوایی مەسئولکەیەت اینجا دوایی بەستەرشانەکانیت بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن خواردەمەنیەکانی ئەوانەی کە بە کالیسیۆم و ڤایتامین دی دەوڵەمەندن باشترن بۆ ئێسک ئێوە وەکو پسپۆڕی ئێسک و جومگا حەزەکەن ینی ئەگەر بڕیار بێ چارەخوازێک بێتەراتان بڵێ کێشی زۆر زۆر بێ یاخود زۆر کەم بێ کامیان باشترە بۆ چارەسەر کێشیشی ینی بڵێن تەندروستی هەبێ ئەوەی کە بەپێی BMI ینی کێشەکەی بەپێی باڵاکەی لە مەودەی سروشتی خۆیان بێت بەڵام پرسیارەکەم ئەوەیە کامیان گرفتی زیاتر دروستە کەسێک کە زۆر قەڵەوە یا کەسێک کە ماسوولکەکانی زۆر بچووک و وردن ئەوانەی کە زۆر قەڵەون لۆدێکی زۆر لەسەر جومگەکانیان هەبێت ئەوانەی ئەمە یەک دوو ئەوانەی کە زۆر قەڵەون لەبەرەوەی چۆریان زۆرە زیاتر معڕەزن بۆ ئەوەی تووشی چوو بن هەوکردن بن بە تایبەتی هەوکردنی جومگەکان کەواتە چۆری زۆر هەوکردنی زۆریش بەڵێ
ئەوانەی کە زۆر لاوازن ماسوولکەکانیان ئەمانە خۆی بە خۆی گرفت ئەوانەی کە ماسوولکەکانیان لاوازە جیاوازە لەوانەیە کە ئێسکەکانیان لاوازە ئەوانەی کە ئێسکەکانیان لاوازە ئێمە ئێستا خۆشبەختانە ئامێری پشکنینی چڕی ئێسکاتوە ئەو فەحسیان بۆ دەکەین ئەگەر زانیمان ئێسکەکەی لاوازە یعنی ئەوەی کە پێوتێ بی ئەمایەکەی کەسێکە مەسەلەڵێ دکتۆر من کێشەکەم بە پێی باڵاکەم زۆر کەم ئێمە پشکنینی چڕی ئێسکی بۆکەین دو ئەوەی کە دەرکەوت ئێسکەکەی چڕی ئێسکەکەی کەمە ئەو کاتە ئێمە چارەسەری بۆکەین کە ئەم چارەسەرمان بۆ کرد وردە ئەمە سەرەتایەک بێ بۆ چارەسەرکردنی حاڵاتەکە ئێسکی زیادەی مل ئەوە چییە پرسیاری لەسەر کراوە تاوان ئێسکی زیادەی من زۆر جار لە با بڵێن لە وەسفکردنی نەخۆشیەکە کە دکتۆرەکە وەسفی نەخۆشیەکە ئەکا بۆ کەسەکە ئەگۆڕێت یعنی بۆ نمونە یەکێک سەوفانی هەیە لەوە چێ بە سێ شکڵی جیاواز پێ بڵێن چێ بەلای دکتۆر بڵێت تۆ سەوفان هەیە یان سوانی جومگەت هەیە تەمان سەوفان عەرەبیە یان بڵێ تۆ ئێسکی زیادەت هەیە یان بڵێ تۆ جومگەکانی کەرسی کردووە هەر سێ شتەکە یەکشتن ئێسکی زیادە شتێکی زۆر گەورەیە زۆر ترسناکەکە بە نەخۆشەکە بەڵام حاڵەتێکی ئەوەی کە ئاڵێ پەراسوی زیام هەیە لە ملا ئەوە زۆر حاڵەتێکی دەگمەنە بەداخەوە خەڵک ئێستا زۆر فێر بوو ئاڵێ چون بەلای دکتۆرتوان ئێسکی زیادە هەیە ئەوە ئێسکی زیادە نیە ئەوە بڕبڕەی ژمارە حەوت لە هەنێک کەسە دوو لای هەیە پێوتێ ترانسڤەرس پرۆسێز ئەوکو باڵەکانی بڕبڕەی ژمارە حەوت لە هەنێک کەسە تۆزێک گەورە ئەبن لە هەنێک کەسە تۆزێک گەورە بن ئەمە بە هیچ شێوەیەک بڕبڕەی زیایە پەراسوی زیایە نییە. باشە دکتۆر باسی ئەو کراوە کە سەگەڵە لە ئازاری شانم خەبەرم بێتەوە لە خەوا پێدوانی ئەمەتر پێویستە بەڵێ پێویستە پزیشک ببینی وەکو پێم وتی ئەو کات ئێمە پشکنین ئێمارای بۆکەین لە پشکنین ئێمارایەکە بە پێی لە بەندی نەخۆشیەکەی ئێمە چارەسەری بۆ دانین بەڕێزت بە پێی ئەوەی کە چارەخوازێکی زۆرە بینی لە بابەتی ئازاری شانۆمدا گرفتان لەگەڵ خەڵک چی هەیە لەگەڵ چارەخوازان وڵای گرفتمان لەگەڵ خەڵکە ئەو تێگەیشتنە لە نەخۆشیەکە زۆر جار خەتای نەخۆشەکەش نییە بەڕاستی وەکو پێم وتی نەخۆش سەوفانی ملی هەیە یعنی پێویست ناکات تو بە نەخۆشەکە بڵێ وڵات و ئێسکی زیادە دێ و ئەمە دنیا تەواوەتر ئەو پەڕێتی و نەخێوانیە زۆربەی کەس ئێستا لە یعنی ئەگەر ئێستا لە دە کەسە ئەکسرایان بۆ بگیرێ ئەشعیان بۆ بژیرێ لەوە نۆ کەسیان هەر بە ئەشعەکە ئەو سەوفانیان هەبێ علاماتی سەوفانیان هەبێ بەس کەسەکەش هیچ نیشانێکی نییە کاتە شتێکی ترسناک نییە بەس چ کاتێ ترسناکە ئەو کاتێکە علاماتەکانی هەبێ نیشانەکانی بەکو باسمان کرد شەو خەبەرکردنەوە دەستسەربوونی بەردەوام بەهێزبوون لەگەڵ با بڵێن ئازارێکی توندی بەردەوام کە بە چارەسەری ئاسایی بە حەپی ئازارشکێن ئەوانە لەگەڵ ئەوانی کە بوو ئێسکی زیادە هەیە لەو کەسە شتی وابوونی نیە لەگەڵ شێلانیت لەگەڵ شوێنال ئەگەر بە شێوەیەکی زانستی بکرێ بەڵێ بەس نەگەڕاست و چەپ و مل هەڵواسین و ئەوشتانە باشە دکتۆر شۆڕش سپاس بۆ بەڕێزت بینەرانی خۆشەویست زۆربەی پرسیارەکانی بەڕێستانمان وەڵام دایەوە ومێ دەکەین کە زۆر بەوردی توانی بێتمان کە پەیامەکە بگەێنین